لەسەر ئەم پرسەی کە ئێستا ڕۆژەوی کوردستانە باسی لێوە دەکرێت سەبارەت بە هەڵبژاردنەکان کە کەی ئەنجام بدرێت، چۆن ئامادەکاریەکانیان بۆ بکرێت، بە چ شێوەیەک هەڵبژاردن ئەنجام بدرێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت. دەمانوێت زیاتر ڕاوەستی لە دهۆکەوە سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقمان لەگەڵە. ئەم کاتتان باش کاک سەربەست، بەپێی ئەزمموی ئێوە وەکو سەرۆکی پێشووتری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، ئەزمونونەکەتان چی دەڵێت؟ چ جۆرە هەڵبژاردنێک بۆ کوردستان باشە؟ کام سیستەمە باشە؟ بەڵێ بەیانیتان باش. ینی بە تەسەورم تا ئێستا ئەو سیستەمەی لە کوردستان جێبەجێ دەکرا ئیشەکەی خۆی کرایە، یعنی واتە ئەمە چەندین ساڵە ئیشی پێ دەکرێت و کێشەی گەورەی لێ دروست نەبووە. بەڵام دوای هەلبژاتنی 2010 ڕایەک دروست بووە کە دەبێ ئەم یاسایە هەموار بگرێتن و بەڕاستیش یاسایەکە کۆنە، زۆر خاڵی لاوازی لە بەڕێوەبردننی هەلبژاتنەکەی تێدا جگە لە بەتی سیستەم و دابشکردنی بازنەکان. بەڵام مادام ئەو ڕایە دروست بووە وەڕایی زۆر ینی خەڵکانێکی زۆرە چ لایەنە سیاسەکان یان خەڵکێکی دیکەش پێم باشە جارێ هەموار بە هەموار بکرێتن. بەڵام هەر هەموارێک پێویستە چەند مەرجێکی تێدا بێ. یەکەم ئەم هەموارە ببیتە ئەگەرێکی ئەوە زیادبوونی بەشداربوونی خەڵک لە هەلبژاتن بکە. ئێمە دەزانی ساڵ دوای ساڵ ئەو ڕێژە کەم دەبیتەوە. دووەم دەبێ ئەم هەموارە عدالەتی تێدا بێ، واتە عدالەتی لە خەڵکەکەی تێدا بێ، ینی دەنگی خەڵک بە یەک قیمەت حیساب بکرێتن، چ لە دهۆک بێت، چ لە سلێمانی بێت، چ لە هەولێر بێت، چ لە هەر شوێنێکی کوردستان بێ. سێەم ئەم هەموارە بە تەوافق بێ، واتە ئەگەر سیستەمێکی چەند پێرفکتیش بێ باشیش بێ، بەڵام ئەگەر لایەنە سیاسەکان یان خەڵکەکە یان هەر ینی ئەو لایەنە کە پێی دەڵێن بەشداربووەکانی هەلبژاتن ڕایان لەسەر نەبێتن، واتە سیستەمێکی باش نییە. بۆیە ئەوەی ئێستا کە دەکرێت کوردستان ببێتە چوار بازنە بەڕای من ڕایەکی سەقەتە لەبەر یەک سەبەب، چونکە حەلەبچە بە هەر سیستەمێک بیت و بە هەر داتایەکی خەڵکی کوردستان بێت، چهی بەغدا بێت، چهی هەرێم بێ، هەردوو مەقعدی بەردەکەویتن. واتە چۆن دەبێت لە تەنیشتی سلێمانی 38 مەقعد بێ و حەلەبچە 2 مەقعد بێ. بۆیە ئەگەر 3 بێ، ئەگەر 6 بێ، ئەگەر 12 بێ، ئەگەر چەندی تر بێ ئەوە باشترە. بە تەسەوری من ئەو سیستەمەی لە ساڵی 2021 لە بەغدا جێبەجێ کرا کە کوردستان 12 باز نەبوو، دهۆک 3، سلێمانی 5، هەولێر 4. بە تەسەوری من ئەوە تەحەدێکی زۆر باش ئێستا گونجاوە لە هەرێمی کوردستان. باشە. ئەوەی کە ئێستا ئێوە ئاماژەی پێکەن ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە. ئەگەر هاتوو یاساکە هەموار نەکرایەوە، چ زیانێک بەر ئەم پرۆسەیە دەکەوێت لە هەرێمی کوردستان؟ ئەگەر هەموار نەکرێتەوە خۆ یاساکە هەیە توانن هەلبژاتنی پێگەن، بەڵام ئەگەر لایەنی سیاسی بڕوایان پێ نەبێواتە دەبێتە کۆسپێک بەرامبەر ئەوە، چونکە هەلبژاتن نوێنەری لایەنە سیاسیەکان تایە و بەڕاستیش لە عێراق و لە کوردستانیش تا ئێستا زۆر کۆسپ دەخرێتە بەرامبەر کاندیدی سەربەخۆ، یعنی ئەو مەرجانەی بوو کاندیدی حزب هەیە زۆر ئاسانترن لەوەی کە کاندیدی سەربەخۆ هەیە. بۆیە هەر نوێنەری حزبەکانن دەچنە پەرلەمان، نەمان بینیوە کاندیدێکی سەربەخۆ لە کوردستان گەیشتە پەرلەمان. بۆیە ئەگەر هەنێک لایەنی سیاسی لەسەری ڕازی نەبن هەلبژاتن بەڕێوە ناچێ، ینی ئەگەر بەڕێوە بچێ هەموو ڕۆژێک تانێک لێ دەدرێت لە بەرامبەر هەیئەی تەمیزی، هەیئەی قەزای تەمیزی هەرێمیان، حتا احتیمالە لە بەرامبەر دادگای فدرالی ئیمیش. باشە. دێنە سەر پرسی پێکهاتەکان، ئەوەی کە لە هەواڵەکان لە لێدوانەکان دەیبینین پێکهاتەکان و کۆتاکان داوای ئەوە ئەکەن کە
سیستەمی هەڵبژاردن بە شێوەیە یەکبازنەیی بێت چونکە ئەوان تێدا زەرمەندە بن بەم شێوەیە ئێوە چۆن دەیبینن ئایا یەکبازنەیی سەرکەوتوو ئەبێت ئەگەر هاتو هەڵبژاردن بە سیستەمێکی یەکبازنەی ئەنجامدرا؟ لە هەموو عالم کە کۆتا دادەنرێت چل و ئافرەت بە چل و مەسەلەن پێکهاتەکان بێ لەبەردوو ئەگەرە ئەگەر یەکەمیان ئەو خەڵکانە پەرتۆپڵاون لە شوێنی جیاجیادا دەنیشن واتە دەنگەکانیان کە کۆ بکرێتەوە دەبیتە مەقادێک و دوو مەقاد و زیاتریش یانش ئەوانە ڕێژەیان ئەسڵەن کەمە بەڵام خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتەنە بۆیە نەبەشداربوونیان معناتە سیستەمی بەڕێوەبردننی ئەو وڵاتە یان سیستەمی هەلبژاتنی ئەو وڵاتە سەقەتە بۆیە ئەم کۆتایە دەکرێت بەنسبەت کوردستان تا ئێستا خاڵەکانی بەهێزی سیستەمی هەلبژاتنی کوردستان ئەو کۆتای پێکهاتەکانە ئەوەی تا ئێستا دەکرێت بە تەسەوری من خراپ نەبوو بەڵام ئەتوانن ئەگەر مەسەلەن یەک خاڵی تایە کە احتیمالە مەسەلەن کاندیدەکان کە ئەوانش کە دەردەچن و دەبناندان پەرلەمان تەمسیلی جغرافیان نییە واتە مەسەلەن کەس ناتوانێت بڵێت ئەمن وەڵا خەڵکی تەمسیلی دهۆک دەکەم یان ئامێدی دەکەم یان کانیماسی دەکەم یان بڵێت ئەمن تەمسیلی دیانە دەکەم یان هەر شوێنێکی یان تورکمانێک بڵێت ئەمن هی کفری دەکەم ناتوانیتن بۆیە سیستەمێک هەیە لە عێراق بەنسبەت مەسیحیەکان جێبەجێ کراوە ئەوە لە 2009ەوە ئەو سیستەمە ئیقرار کراوە کە کاندیدەکان لە شوێنی جیاجیانە واتە مەسەلەن 5 مەقعدە و مەسیحیەکان لە عێراق هەولێرە دهۆکە کەرکووکە بەغدایە نینەوەیە کاندیدەکان لەوێنە بەڵام دەنگەکان هەیە هەموو عێراقاقا چون ئەوە ئەتوانێت کە حەلێکی ناوەند بێت و کوردستانیش بکرێتن هەنێکی مەسا مەسیحیەک ترکمانێک لە سلێمانیشدا بنێتن و بەڵام بە ڕێژەی بوونیان لەو هەر شوێنێک نەک بە کەیفی سیاسی وەڵام من دەڵێم هەولێر هەر 5 ترکمانی دادەنم و یەکێک بڵێت ناوەڵاوە ئەوە نابێت ئەوە دەبێت بە ڕێژەی دانیشتوانی بە بێداتا ئەو تەقسیمە بکرێتن باشە بەڕێ سەربەست ئەوەی کە دەیبینین لایەنە سیاسیەکان ئێستا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنە سیاسیەکان دەکات بۆ ئەوەی کە لێک تێگەیشتن هەبێت لەبارەی زۆر پرسکە لە هەرێمی کوردستان هەیە و تایبەتی ترین و سەرەکی تریشیان پرسی هەڵبژاردن ئەگەر هاتوو لایەنەکان پێک هاتن پێکەوە ئایا کۆمیسیۆن ئەتوانێت ئەو ئامادەکاریانە بکات کە لەم ساڵ وەکو لە لێدوانەکانە باسی لێ دەکرێت کە جەخت دەکەنەوە دەبێ ئەم ساڵ هەڵبژاردن بەڕێوچێت کۆمیسیۆن ئەتوانێت ئەو ئامادەکاریە بکات ئەتوانێت ئەو هەلە بڕەخسێنێت بەڕاستی کوسپی هەری سەرەکی بەرامبەر ئەنجام نادانی هەلبژاتن لە کوردستان کە وادەی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی کوردستان تەواو بووە لە ئەخێری ساڵی 2019 من تێناگەم لەو کاتەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان بوو کارای نەکردووە بۆ ئەنجومەنێکی تازە نەدرا بۆیە دەبێ ئەمە یەکەم خاڵە چارەسەری بدۆزرێت ئەو دوو کەسەیان دەبێ کە کەم بووی شوێنیان پڕ بکرێتەوە یان ئەنجومەنێکی نوێ بەڵام پەلەی لێ بکرێت ئەو ئیشە هەموون بە تەسەوری نابێتن لە دەستپێکی مانگی سێ یان هەفتەی یەکەم و دوام لە مانگی سێ زیاتر بیتن ئەگەر نا ئەم هەلبژاتنە نەخێر دوا دەکەویتن خاڵی دیکەش هەیە ئەگەر یاساکە هەموار بکرێتن کە یاساکە هەموار بکرێت دیسان پێویستی بە وەختێک هەیە لە پەرلەمان تا پرۆژەکە ببێتە یاسا ئەمەش کاتی دەیەوێت بۆیە بەڕاستی لەسەر لایەنە سیاسەکان ئەوە پەلە بکەن و زیاتریش ینی کات بەکاربێنن تا ئەم دوو کێشەیە چارەسەر بکەن کێشەیەکی سێەمیش هەیە احتیمالە زۆر کەس ئاگای لێ نەبێ بەداخەوە ئێستا تانێک لە بەرامبەر دادگای فدرالی هەیە کە دەڵێن درێژکردنی وادەی پەرلەمان نادەستوریە ئەگەر
دادگای فدرالی بێت و تانەکە قبول بکات و بڵێت فعلەن وایە واتە پەرلەمانی کوردستان ناتوانیتن یاسایی کۆمسیون هەموار بکەتەوە یانیش کارە بکەتەوە ئەنجومەنی کۆمسیەران و ئەوە دەبیتە ئەگەرێک کە هەلبژاتن لە کوردستان نەکرێت بەڕاستی دۆخێکی زەحمەتە دەبێت لە ئەنە سیاسەکان هەموو خلافاتی خۆیان بخەنە لایەک و مەسلحەتی هەرێمی کوردستان و شەرعیەتی ئەو مؤسساتانە کە بە هەلبژاتن دەکرێت بخەنە خاڵی یەکەم لە هەموو خاڵە گرنگەکانیان کە ئێستا بڵێن کێشە و خلافاتیان لە نێوانیان هەیە ئەمە چارەسەر بکرێت دەبیتە ڕێگە چارەسەر بۆ هەموو خاڵەکانی دیکە. بەڵێ بۆ هیوایکە بە چارەسەر بگەن لە ئەنە سیاسەکان و هەڵبژاردن ئەنجام بدرێت. سپاس دەکەین سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە لەگەڵ ئێمە بەشدار بیت.